وباعتزاز أتلقى تكليفي بمنصب رئيس مجلس الوزراء في العراق. هەوڵەکانی سەرۆکوەزیرانی نوێی عێراق بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی ئەمڕۆی عێراق دەستی پێکردووە کە لەلایەن سەرۆککۆماری عێراقەوە ڕاست پێدراوە بۆ سەرۆکوەزیرانی نوێ. تحشوية الشعب العراقي مباشرة وبعيد عن الإشاعات والتحليلات. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی ئەوە دەخاتە ڕوو کورد دەبێت خۆی لەگەڵ کارنامەی نوێی عێراق بگونجێنێت بۆ ئەوەی بەرژەوەندەکانی کورد زیاتر بەدەست بهێنرێت. ئەم جارەش سەرکەوتنیان پاراستنی بەرژەوەندەکانی گەلی کوردستان لە سای سەرۆکوەزیرانی نوێی عێراق دەگەڕێتەوە بۆ دوو لایەنێک تا چەند کورد بەرنامە و پلانێکی یەکگرتووی هەیە بۆ ئەو سەرۆک وەزیرانە و تا چەند کورد بەشدار دەبێت لە بەرنامەی نوێی سەرۆکوەزیرانی عێراق و لە هەمان کاتیشە وەک چوون ئێمە پێویستمان بە بەغا هەیە ئەوانیش بە هەمان شێوە یان سەرۆکوەزیرانیش پێویستی بە پشتگیری هەرێمی کوردستان هەیە بەڵام ئەو پشتگیریە دیسانەوە دەبێت پشتگیریەکی کودەنگی بێ. کورد گرنگە کە تیشک بخاتە سەر کاری هاوبەشی نێوان لایەنە سیاسەکانی کورد و بە یەک تیم بەرەو بەغدا بچن و تیشک بخەنە سەر بەدەستهێنانی بەرژەوەندەکانی گەلی کوردستان هەروەکو چۆن لە گەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی کە پەیوەندیکی باشیان هەبوو هەمان پەیوەندی درێژە بن و من پێم وایە کورد نابێت گوێ بەوە با کە چی شخصێکە بێتە سەرۆکوەزیرانی عێراق بەڵکو بێت تیشک بخاتە سەر ئەوەی کە داخوازەکانی گەلی کوردستان چییە و مافەڕەواکانی گەلی کوردستان چیە مافە دەستوریەکانی گەلی کوردستان چییە بیکاتە یەک پاکێج و بە یەکدەنگی و بە هاو هەماهەنگی بەرەو بەغدا بکەونە ڕێ. بەڕای مامۆستایەکی زانکۆ کورد دەبێت درێژە بە پەیوەندیەکانی لە عێراق بدات و لەو ڕێگەیەوە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت و خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکرێت و لایەنە سیاسەکان یەکدەنگ بن. کورد دەتوانێت بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ بەڵام پێویستە کورد لەمەدا بەرنامە و پلانی خۆی هەبێ بۆ سەرۆکوەزیرانی نوێی عێراق و لە هەمان کاتیشە دەست پێشخەر بێ بۆ پشتگیریکردنی سەرکەوتنی ئەرکەکانی ئەو سەرۆکوەزیرانە بۆ ئەویش لە هەمان کاتدا لە بەرامبەر ئەو پشتگیریە ئەویش هەوڵ بدا بۆ فراهەمکردن و دابینکردنی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان. ئەو مافانەی کورد بەدەست بێنن کە تاواکو ئێستا بەدەست نەهێنراوە و هەروها ئەو پەیوەندیە پتەوەیشی کە لەگەڵ حکوومەتی عێراقی پێشوو هەبوو بە سەرۆکایەتی بەڕێز عادل عەبدولمەهدی درێژەی پێبن و ئەو خاڵە پۆزتیفانی کە تا ئێستا بەدەستهێنراوە داکۆکی لێ بکەن و هەروەها بتوانن لایەنە سیاسەکانی عێراق تێبگەێنن کە گەلی کوردستانیش خاوەنی ماف و بەرژەوەندی خۆیەتی بەپێی دەستوری نوێی عێراقی فیدرال و هەروها ئەو دەستورش بکرێتە بنەمای دروستکردنی پەیوەندیەکی تر کە دڵنیام لە بەرژەوەندی گەلی کوردستانە بێ. بتشرف وشعور عال بالمسؤولية. دۆخی ئەمڕۆی عێراق پێویستی بە یەکڕیزی هەیە. کوردیش دەبێت هەوڵەکانی خۆی زیاتر بکات بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی و هەڵبژاردننی مێزی گفتوگۆ و دانوستان بۆ زیاتر گفتوگۆکردنە لەباری چارەسەرکردنی کێشە سیاسەکانی ئەم قۆناغا. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.